شەویست لەم تەوەرەشا لەگەڵتان بەردەوام ببین گفتوگۆکەی سەبارەت بە گرنگی زمانی دایک وەکو ڕوونە 21 شوباتی هەموو ساڵێک لە جیهاندا کراوە بە ڕۆژی زمانی دایک و بەو ناوە ناونراوە بۆ مانایی کە زمانی دایک مافی سەرەتایی هەر تاکێک یاخود هەر کەسێکە کە بەکاری بێنێت و فێر بێت لە کوردستانی عێراقیش زمانی کوردی بە شێوەزارەکانی و بەکارهێنانەکانیەوە تا چەند بژاوەتەوە و کام لایەنە ئەی بژێنێتەوە و هەروەها لەگەڵ هاتنە نێوبەندی سۆشیال میدیا و مۆبایل و جیلی نوێ و تێکەڵکردنی زمانی ئینگلیزیەوە تا چەند بەڕەسەنی خۆی ماوەتەوە بۆم بابەتە و کۆمەڵێک گفتوگۆی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا ستار جەباریمان کردووە کە لە ستێدیۆ لەگەڵمان ئەمادەیە. مامۆستاتەوە بەخێر هاتی بەیانیت باش. سپاس دەکەم سپاسدان دەکەم بەیانی ئێوە و بەیانی هەموو بینەرانی بەڕێزش باش. بەڵێ مامۆستا باە پرسیارەوە دەست پێ بکەین تاکو ئەم ساتەی کە هاتووتەتە ستۆدیۆی ئایا زمانی کوردی بەردەوام لە گەشەدایە یاخود پاشە کشەیەکی کردووە؟ وڵا بە شێوەیەکی گشتی زمانی کوردی لە گەشەدایە چونکە کۆمەڵی کەس هێن ئیستا ئیشی لەسەرەکەن ئێمە ڕەنگە زۆر کەس ئاگدار نەبێت بۆ نمونە ئێستا مامۆستا هەردێڵ کاکەی لێرانەوە ڕێز و سڵاومەیە بۆیت گەورەترین فەرهەنگی ماچۆی داناوە کە بەڕاستی 6 بەرگە و ئەکاتە تقریبان 10,000 لاپەڕە ئێمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەی ئەمە پاراستنی ئەم زمانە و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە بەتابەتی لە شاری سنە خانمێکی بەناو سەحر معیزیەوە لێرە و ڕێز و سڵاومەی بوو ئەویش توانیوێتی 70,000 وشە دەربارەی بەس ڕەنگ کۆ بکات ینی ئەو خانمە ماڵ بە ماڵ دێ بەدێ شار بە شار ئەگەڕێ خورجەکەی داوتە کۆڵێ یا وەکو دەروێش ینی سواڵی وشەی کوردیەکات بەڵام چۆن سوالێک پیرۆستترین سوال شیرینترین سوال ئەیکات کە کوێکات و تای سەش بەردامەوە بۆ سێ فەرەنگی بە سێ بەرگ لاەن ئەکادمیای کوردیە چاپ کراوە بەڵام ئەشبینی هەندێک کەس مەڵن یان ئەیانویان وەکو بەڕێستان ئەو خانمە بەڕێزی ئاماژەی پێکرد لە سوۆسیال میدیانوێ بیشێوێنن بەڵام نا ئێمە ئەساسیاتی شوێنی ترمانەی پارێزن بۆ نمونە سەر لە زانکۆی کوردستان لەسنە لیژنێک پێکاتوە ئەوان فەرەنگی کوردیان بە 4 بەرگ چاپ کرد بەڵام ئێستا لیژنێک پێکاتەوە ئەو لیژنە دامەکرێت دامی مادی مانەوی ئەکرێت ئێستا خەریکن گەورەترین فەرهەنگی کوردی لە هەموو شێوەزارەکان کۆکەنەوە و چاپێکن زازاچی ماچۆ کرمانجی سۆرانی لە هەموو شێوەزارەکان تەنانەت ئەوەی لەو پەڕی دنیاش ئەگەر کوردیەکە بیان شێوەزارێکە بێ بۆ نمونە هەموو ئەوانیان کۆ کردوەوە خەریکن چاپێکن کامە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە ئەمە دڵخۆشکەرە و ئێمەش زمانی کوردیانەوە بە ئاسانی نەگەشتم ڕۆژەوە. مامۆستا ئێمە هەم بارەنۆرینەمان بەس بوو بۆی تێبگەین کە زمانی کوردی چەند دەوڵەمەنە لە وشایە وایە مامۆستا تا چەند زمانی کوردی بەڕەسەنی خۆی بژاوەتەوە ئێستا شار بۆ شار ناوچە بۆ ناوچە خەریکە لە گەرمیانەوە ئەگەر بیگری هەتا ئەو سەری سلێمانی هەستەکەی وشەکان کورد بڕی تاکراوە حرف قوتە درێت تا چەند بژاوەتەوە زمانی کوردی و ماوەتەوە وەک خۆی. وەڵام من لەگەڵەوانیم کە وشەکان کورتەکرێتەوە یان قوتە بەڕاستی چونکە ئێمە زمانمان ئەوەندە دەوڵەمەنە بە تایبەتی زمانی کشتتوکاڵ زمانی لادێ زۆر زۆر دەوڵەمەندترین کەسین لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ زمان چکە ئێمە خاوەنی 700,000 وشەین 200,000 شێشتان ماوە کە زیادی بکەن بۆی ئیشی لەسەرەکرێت ئێمە 24مین زمانی لەسەر جیهانە بەڕاستی زۆر دەوڵەمەند پێویست ناکە ئێمە کورتی بکەن وەکو خۆی ئەوەنە دەوڵەمەند نەبێتەوە بۆ نمونە ئێمە لە گەرمیانە کۆمان هەیە کۆ مەسەلەن لە شێوەزارەکان تر کۆنیە لە گەرمیان مەسەلەن کچەیلمان هەیە ینی کچان کوڕەیلمان هەیە بچینە گەرمەسێر داڵگەیل باوگەیل ینی ئەمانە هەمووی چەند شیرینن ئەموشانە ینی بەڕاستی زۆر شیرینن واتوانین لە هەموو بەکاری بێنین بۆ نمونە ئێمە ئیمام ئەحمەدی کاکەی 700 ساڵ لەمەوە پێ زیاتریش وڵا بۆ 8 ساڵە چێت شعرێکی نووسی و هەموو شێوەزارەکانی تایە بەداخۆ خۆزگەم بێنە لێران لەگەڵ خۆم خوێندایەتەوە هەموو شێوەزارەکان تێ ئەمەنە شیرنە ئەمەنە جوان لێ تێگەی نەبێت تر نازانم ئەو کاتە زمانی کوردی هەموو لە هەموو پارچەکان ئەم زمانە بووە یاخود ئەو پیاوەش بە عەقڵی خۆی هاتووە تێکەڵی کردووە. بەڵێ مامۆستا بایمە بچینە سەر ناوچە جێناوکۆکەکانی هەرێمی کوردستان تا چەند گرنگە ئێمە لەو ناوچانەی کە بە ناوچە جێناوکۆک هەژمارەکرێت گرنگی بە زمانمان بدەین و شەڕیمانەوەی زمانمان بکەین بەداخەوا بینین لە ناو هەندێک لە خانەوادەکان لە خێزانەکان زۆر جار منداڵەکانیان ئەنێرن بۆ زمانی خوێندنی عارەبی یاخود لە قوتابخانە عارەبیەکانە خوێنێن ئەمەش زیاتر لەو خانەوادانە بەدیەکرێ کە باوکو دایکیان مامۆستایە
یعنی بەداخەوە زۆر بەداخەوە ینی بۆ چوونێکە بوو زۆر ئەوان باڵەت تێگەیشتبوون ئەو بوو لە چەند ساڵێک لەمە پێشناڵە نایە عەربی ئێستا باڵن کۆچەکە پێچاوانە بووە بۆیان دەرکەوت زمانی عەربی هیچ خزمەتی تۆ ناکە هیچ سوودی نییە ئێستا هەمویان مناڵیان دێنەوە خوێندنی کوردی بەڕاستی لە جێناوەکان دەبێ ئێمە لەسەر ینی بەڕاستی لە خاڵی تەماساین ئێمە ئەبێ شەڕی زمان بکەین نەگەوانی تر بۆ نمونە من لەم بینێمە لەگەڵ چەند هاوڕێکە سەردانی شاری خۆشەویستی خانەقینمان کرد بەڕاستی ئەوەنە دڵمان کراوە لەو شارە ئەوەنە دڵمان خۆش لەو شارە هەموو تابلۆکان بە دوو زمان نووسراوە ئینگلیزی و کوردی یعنی ئەمە چ تەحەدایەکە چ جوانیەکە چونەدا ئەو پەڕی سنووری حەمرین دەیەکەیە قەریەتاخ لەوێ شوانێکمان بینی بەجلی کوردی و بە زمانی شینی کوردی قسەیە کردو یعنی ئێمە ئەگەر لەوێ هەبێتن توخوا شەرم نییە لە کەرکووک ئێمە بچین زمانی عەربیمان پێ باشتر بێت وەڵاهی شەرمە ئێمە زمانی کوردی زمانی دایکە زمانێک ئێمە بەیانی دووە ئێمە بمانێ نەمانوێ ئێمە خۆروان نامێنینەوە بمانێ نەمانێ هەر ئەبین بە سەر بەخۆی وەرەگرن هەر ئەبین بە دەوڵەت ئێمڕۆ بە یاسپەی اینجا ئەو زمانە ئێمە ئەگەر لە جیهانە بڵێن نەتۆیەگرتوەکان ئێمە بە 24 زمان داناوە ئێمە تازە بێن پشت لە زمانەکەمان بکەین بەس خۆشبەختانە ئەم ساڵ بە تایبەتی ئەم ساڵ کۆچەکە پێچەوانە بوو تەنانەت لە ناوەندیش هەندێک کەس گەڕاونەوە کوردی هەر خۆی وایە گەر ئێمە دان بە زمانەکەمان نەنین و پارێزگاری لێ بکەین کێ بیکات مامۆستا با پرسیارێکە لێ بکەم وەکو دیدگای نووسەرێک زمانی کوردی سەرەتا هۆنراوی پێنووسرا دواتر هاتە سەرپەخشان دواتر کرایە مەنهەج ئایا ئێستا دۆخی زمانی کوردی سەبارەت بە نووسین و نووسەران چۆنە؟ وەڵی من ئەتوانم بڵێم شاعرانی کلاسیکمان زۆر جوانتر یاریان بە وشە کردووە زۆر ڕێک و پێکتر زۆر ینی ئەمەنە جوان یاریان بە وشە کردووە ینی ئینسان کە شارەکانە نەخوێندووە لە خۆتۆ گریانت دێ خۆ جەمال غەمبار کە ئەو ڕۆژە شارێکی مەحوی خوێندەوە خۆ گریانی هات بۆچی بۆ ئەو یاریکردنە بە وشە مەسەلەن بۆ نمونە ئێستا تۆ بێی بیژێرتەوە بڵێ من وەڵی دوێنە چاو مەفری و وەڵی هەروە ئەوەنتە نەبوو بەڕاستی خزمێ کەسێکی خۆشەویست خۆم بینی بەڵام تو وەرە بزانانی مەحوی چۆن باسێکە مەحوی چۆن باسی ئەکا ئەڵێ بای سەبا تەنها غوباری کلی خۆشەویستەکە هێنا ئەڵێ سەبا کوحلی غوباری کەسێکی پێ دێ مەحوی بزانە چێڵێ بە بێ حیکمەت نییە دەفڕێ گەر لە ئێوارێەوە چاو وەرە سێر ینی ئەمە ڕاستی یاریکردن بە موشانە چەند جوانە چەند شیرینە ینی هەموو شاعرانمان بگرە نالی بگرە هەر هەمویان سەرکەوتنیان لە چییە لە یاریکردنە بە وشە بەڕاستی ینی شێخ ڕەزای تاڵەبانی خۆمە شێخ ڕەزا بۆ نای دەرکردو شاعری هەجوانیە بەڵام یەکێک لە خۆشترین گۆرانەکانی عەباس کەمەندی کە جەوری حەبیبە شاعری شێخ ڕەزای تاڵەبانی وەڵاهی لەو شعرە ئەمەندە جوان وەسفەکە ئەوەندە جوان یاری ئەکا ئەوەندە جوان شیرن ئەپارڕێتەوە یعنی تۆڵێ ئێمە شێخ ڕەزا ئەپارڕێتەوە کە لە هەموو دنیای بێم نەتە بەڵام بەرامبەر معشوقەکەی چەند جوان ئەپارڕێتەوە یعنی ئەمە یاریکردنە بە وشە ینی خۆی کەرەستەکار هەیە ڕەسوڵ ئەمزاتۆف ئەڵێ جوانترین شعر لە وشەی سادە پێکاتوێ ڕاستەکە تۆ هەمان ئەو وشەیە بەڵام تۆ وەستایەکی بێنەی دای مەزرێنی بۆ نمونە کاتی خۆی لە کەرکووک قایەوگەچە بوو ئیشکردن بۆ دیوار بۆ خانم ئەو قایە هیچ لایەکی ڕاست نەبوو هەمووی شەر بوو بەڵام وەستای وا کارامانمان هەبوو بزانە سێری گومەزی مزگەوتەکان کە بزانێ هیچ ئەندازارێک دەتوانێت بە ملیم تیانیەکە دروستیان کردووە سێری میناری مزگەوتەکان کە لە زاخۆ تا بەسرە وەستای کەرکووچی دروستی کردو تەنانەت لێرەوە لەم شارەوە لە وەستای کەرکووچیان بردووە گومەزەکانی تاجمەحەلی دروست کردو لێ بە ماڵ مناڵەوە ڕۆشت نهاتونەوە 20 وەستای کەرکووچی کاتی بۆ ڕۆشتەوە بۆیە ئێستا کورد هەیە لە هەندستان وێکێ لەوانە کابزان ممثلێکی هندیە کوردە یانی ئەسڵی کوردە ئەوانە گەڕێنەوە یعنی کەواتە وشەی جوانمان هەیە کەرەستەمان هەیە بەڵام وەستای باشمان هەیە ئەگەر دەناگلەی نییە لە وشەکان بەڵێ مامۆستا لە شاری کەرکووک تا چەند گرنگە خەمخۆرانی زمانی کوردی زیاتر هەوڵدان کۆمەڵی سمینار بکەن بە سەبارەت بە گرنگی زمان و گەشەی زمان و ڕۆڵی زمان و بە گرنگی زمانی کوردی بۆ نەوەکان بخەنە ڕوو واتە جۆرە لە سمینارەکان گرنگە و لە کۆبنەوەکان گرنگە و ئەمەش ئەرشیشی پیرۆزە بە چۆن بڵێ سەبارەت بە نووسەرەکان سەبارەت بۆ کەسانەی کانەوەی خزمەت بە زمانی کوردی کەن ئەگەر چی ئێمە لە شاری کەرکووک شۆڕژگەڕەکانمان بە خوێنی پیرۆزی خۆیان توانیان ئازادی بۆ ئەم شارە بێنن و لە بەرامبەریشدا پێویستە نووسەرەکان
جارێکی تر سەنگەر بگرنەوە بەرامبەر بە نەیاران ئەویش بەوەی کە گەشە بە زمانی کوردی بدەن. دەست و چاوت خۆش بێ بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە نەک من پێم باشە کولی ساڵێ هەفتەیەک بۆ زمانی کوردی تەرخان بکرێت لەم شارە سیمینار بەردەوام بچنە قوتابخانەکان قەیچێک ئێمە خۆم بەداخۆ ئێمە کۆمەڵە پسوەرمانێت لە بواری زمانی کوردی لە مامۆسای زانکۆن بەڵام هیچ شۆنپەنجیان دیار نییە بەداخۆ ینی ئەوای ئەوانە ڕۆڵانە بێ ئەوانە بێن ئیمڕۆ لە جێ من دامشا قسەیان کرێ نەک من ینی بەڕاستی ئەوانە بەحساب ئەکادمین ئەبێ ئەوانە هەفتەی زمانی کوردی بکەنەوە خۆ بەخشانە قەچێکی من نابێن چاومان لە حکوومەت و چاومان لە ڕێکخراوەکان بێ ینی بەڕاستی خۆ ئێمە کورد هەر لە ئەوڵە بەخۆ بەخشاتونە خوێنمان بەخۆ بەخشداوە نیە جاچای ئەوەی خۆمان تۆزەمان دووکەن قەچێکە ینی هەفتەی زمانی کوردی بکەنەوە بچنە قوتابخانەکان سیمینار بکەن هەموو قوتابخانەکە کۆ بکەنەوە لە گۆڕەپانی قوتابخانەکە کەسێک باسی گرنگی زمانی کوردی بکات ئەوانش بەیانیوانە ئێستا ماڵ هەر کەسێک لە ماڵ خۆی باسەکات هەر کەسێک لە ڕەفیقی خۆی باسەکات کەواتە ئێمە هەفتەیەک بۆ زمانی کوردی دابنین لەم شارە بەڕاستی زمانی کوردی پیرۆزەکەی ئەگەڕێتەوە دۆخی خۆی و پێشیش ئەکەوێ و بتوانین ئەو وشە بیانیانەی کە ئێستا بەداخۆ بەکاری دێنن لە ناو زمانی کوردی ئەمانە هەمووی دەربکەین و چونکە ئێمە هەموو بەدیل جێگرەوەمان هەیە وە گوتم زمانەکەمان ئەوەنە شیرینە تەنانەت ئێستا مارشێک دانرا بۆ زمانی کوردی کە شاعیرێکی باکووری کوردستان بەناوی شکۆی حەسەن تەبلیس کە خەڵکی شاری تەبلیسە خۆش و شیرینە جوان و ڕەنگینە زمانی کوردی بۆتە مارشی زمانی کوردی ڕاستە بە شێوەزاری کرمانجی بەڵام ئێمە هەمومان کوردماتە مارشی خۆمان مارشی هەموو کوردە تەنانەت وابزانام لە ڕۆژهەڵات مناڵێکی کورد زۆر جوان ینی بەڕاستی ئێلێتەوە و هونەرمەندی بەنابانجی ئەرمەن کە ئەوەندە چاکەی کوردی لە چاوکە بنەماڵێکی کورد بنەماڵەکان ڕزگار کرد ئەویش گۆرانی فەقێ تێران و زمانی کوردیڵێ ئارام تیگران بەڕەحمەت ئارام تیگران کە شایستەی ئەوەی لە هەموو شارەکان شاری کوردستان ئێمە پیکەری بۆکەین ئەو پیاوە ئەو شارێک کردوتە گۆرانی کردێتە سرود مامۆستا سەبارەت بە شێوەزارەکانی زمانی کوردی ئێمە وەکو خۆمان هەر تاکێکمان زۆر کەم زانیاری ناخود جاری واشە هەر نایزانین ئەگەر لە سەرەتاکانی خوێندنە هەبێت شەعرێک یاخود گیاننامەی نووسەرێک ئەوش مامۆساکان بۆمان تەرکەکەنەڵان لەبەروی قورسە لە بەرکردنی تا چەند گرنگە شێوەزارەکان فێربین ئەمە من هاو زمانی خۆمە بەڵام بە شێوەزارێکی تر ئێمە لەو بابەتە هیچ دەوڵەمەند نین وڵی زۆر ڕاستەکەی بەداخەوە کاچن تەشێ نابێت تەرچیکردن چونکە من بۆ خۆم کە لە سەرەتایی و لە ناوەندی کە شارەزای ئەحمەدی خانی بووم و لەوێ زانیم ئەحمەدی خانی ئەمە چکەنجینەیەکە بۆ کورد ئەگەر ئەو نەبووە من نەمەزانی بەڕاستی لێ وای لێم کرد من بچم بەدوای مەموزینا بگەڕم بیخوێن و بزانم بەدوای ئەحمەدی خانیە بگەڕم زانم چێ و چێنێ بەدوای مەلاج زیریا بگەڕن ئێمە مامۆساکان ئێمە تەرچیان نەکرد بەڵام زۆر بیستومە لە قوتابخانەکان تەرچیان نەکرد هیچ قورس نییە بۆ قورسە والله زۆر جوانە والله تۆ شعرێکی مەلاج زیری لەبەر کرد ئەچی شارەکان ترشی لەبەرکە ئەمە نەجوان و شیرینە سەباح الخەیر یا خانم ئەمە چ قورسێکی تایە یان مامۆزین چ قورسێکی تایە ئاخر وەلەو کە بە ڕەحمەتی هەزار ڕەحمەتی لێ بێ مامۆستا هەژار کردێتێ سۆرانی یعنی چ قورسێکی تایە پڕی پەندە پڕی قوربانیە ئەمە نەشتی جوانی تایە لە ڕێی مەموزینەوە یا ئەحمەدی خانە تۆ بە هەموو زیانەڵێ ئێمەی کورد ئاشتی خوازین ئێمە کۆتری ئاشین ئێمە ئەوە تاش خۆشەویستی و قوربانیمانداوە لە پێ ناخۆشەویستی کە بەداخەوە بوار نییە کە باسی ئەو قوربانیانە بکەم کە چۆن ئێمە ئەگەر بێت و ئەحمەد مەموزین بخوێنەوە ئێمە کورد ڕۆژێک دانین بۆ خۆشەویستی واز لە چواردەی دوو دێنین ئەوە ڕۆژ ئێمە نییە ئێمە زۆر لەوە گەورەتر قوربانیمانداوە ئەتوان ئەو ڕۆژە بکەین قوربانەکەی تاژەدین بکەینە ڕۆژی خۆشەویستی قوربانەکەی سیامەند و خەجێ بکەینە ڕۆژی خۆشەویستی کە لە چای سیپان دەکەوێتە خوارەوە دەکەوێت سەر دارەبەنێک کە لە زییا چەقێت و خەجێش خۆی فرەدەتە ئەو جێ و ئەو کاتە ناتوانن کە دای بگرن یعنی ئەمێنێتەوە ئەبێتە سمبل یعنی بۆیە ینی گوناحە ئەو مامەسانە گوناحبارە بن و بەڕاستی خیانەتێکی گەورەیە ئەو شتانە تەرکە نابێ با زازاکی شتیا بێ تەرکی نەکەن با ماچۆ شتیا بێ خۆمان من ناوچەی گەرمیان تا ئێستاش هەندێک بنەماڵە بە ماچۆ قسە بەڵێ دەست خۆش ماوەسا سوپاس بۆ ئامادەبوونت هەڵبەت ئەمڕۆ ئەوە زیاتر قسەمان کردا بەڵام دەرفەتەرەوە نەبوو هیوادارم بەڵێ هیوادارم ئێوە هەمیشە هەر لە لوتکەدا بن و خزمەت بە گەشەی زمانی کوردی بکەن بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاکەی ساتی هاتنەوەی ڕووفاتی ١٧
دوو تەرمی ئەنفال کراوە بۆ قەزای چەمچەم